بڵێسەی ئاگری شەڕی مووسڵ هێشتا لە بەرزبوونەوەدایە و وتارەکەی ئەم دوایی سەرۆکی ڕێکخراوی داعشیش کە تیایدا دانی بە شکستی چەکدارەکانی لە شەڕی مووسڵدا نابوو هێندەی ترورەی چەکدارەکانی دابەزاندووە. لە چوارچێوەی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی بەشی ڕۆژئاوای شاری مووسڵدا کە 49 گەڕێکی لەخۆ گرتووە، هێزە عێراقیەکان لە ماوەی ڕابردوودا چەند ناوچێکی گرنگیان لەبەری ڕۆژئاوای شارەکە وە گەڕەکەکانی مەئمون و تەیەران و جوسق و وادی حەجەر و فڕۆکەخانی نێودەڵەتی و سەربازگەی غەزلانی و کارگەی شەکر و ژمارەیەک گوند کۆنتڕۆڵ کردوتەوە. ئێستاش گەڕەکەکانی عەگیدات و مەنسوور و دندان و نەبیشید شەڕی تون بە خۆیانەوە دەبینن. لە دوایین پێشڕەویشدا پۆلیسی فیدراڵی عێراق ڕایگەیاند لە گەڕەکی عەگیدات دەستیان گرتووە بەسەر باڵەخانی ڕادووی بەیانی سەر بە داعشدا. دوای ئەوەش کە هێزە عێراقیەکان توانیان گوندی دامرچی لە نزیک شارۆچکەی بادووش کۆنتڕۆڵ بکەنەوە، هێزەکان لە دەروازەی شارۆچکەکە نزیک بوونەتەوە و لە ئامادەباشیدان بۆ هێرشکردنە سەری کە 30 کیلۆمەتر لە ڕۆژئاوای شاری مووسڵەوە دوورە. لە هێرشێکی فڕۆکەکانی هاوپەیمانانیشدا کە پێگێکی داعشیان کرد بۆ ئامانج، ئەبوڕەحمان ئەنساری بەرپرسی جوندل خەلافەت و 6 ئەمیری داعش لە ڕۆژئاوای شاری مووسڵ کوژران. لە لایەکی ترەوە ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی ڕایگەیاند بەپێی کۆمەڵێک نیشانە کە لە جەستەی 5 منداڵ و 2 ژن لە نەخۆشخانەیەکی نزیکی مووسڵ وەریان گرتووە ئەگەر هەیە لە شەڕی مووسڵدا مادەی کیمیایی بەکارهاتبێت. ولا يا الولي ولا على فيصل ولا. لەگەڵ پەرەسەندنی شەڕەکەشدا ئاوارەبوونی هاوڵاتیان لە ڕۆژئاوای شاری مووسڵ زیادی کردووە کە نزیکەی 800,000 کەس تیایدا گیریان خواردووە. هێزەکانی پۆلیسی فیدراڵیش 300 خێزانیان لە گەڕەکەکانی جوسق و تەیەران بۆ کەمپەکانی حەمام عەلیل گواستوتەوە. لای خۆشیەوە ستیڤان دۆگریک وتەبێژی ئەمینداری گشتینەتەوەی گرتوەکان بە دووری زانی لە ڕێگەی ئاسمانەوە یارمەتی مرۆیی بەسەر دانیشتوانی ڕۆژئاوای شاری مووسڵدا هەڵبدرێتە خوارەوە. لەگەڵ دەستپێکردنی ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا کە لە هەفتەی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوودا دەستی پێکردووە، زیاتر لە 214,000 کەس ئاوارە بوون و لەو ژمارەش 118,000یان ڕویان لە هەرێمی کوردستان کرد. کاروان شێماسن NRT